سەرلەبەیانی ئەمڕۆ ژمارەیەک گەنجی ناحیەی سمێلانی سەر بە قەزای چۆمان لە دەڤەری باڵەکایەتی خۆپیشاندانیان دژی نەبوونی خزمەتگوزاریە سەرەتایەکان ئەنجامدا و زیاتر لە کاژمێرێک ڕێگەیان نەدا بەرپرسە ئیدارەکانی ناحیەکە بچنە سەر کارەکانیان. لەلایەن بازگای ئاسایشی ناحیەی سمێلانیشەوە ڕێگری لە کەناڵەکانی ڕاگەیاندن کرا کە بچنە شوێنی خۆپیشاندانەکە و ڕووماڵی ڕووداوەکان بکەن. دواتر لەلایەن هێزەکانی ئاسایشەوە بە زەبری هێز بڵاوە بە خۆپیشاندەران کراو. دواتر بەشێک لە خۆپیشاندەران بە دۆڵ و شاخەکاندا خۆیان گەیاندا لای ڕۆژنامەنووسان و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایانگەیان بەهۆی نەبوونی کارەبا و خزمەتگوزاریەکانی ترەوە هەوڵیان داوە خۆپیشاندان ئەنجام بدەن، بەڵام لەلایەن ئاسایشەوە ڕێگریان لێکراوە. وتیشیان داواکاریەکانیان کۆتایی نەهاتووە و ئەگەر کێشەی کارەبا و خزمەتگوزاریەکانی تریان بۆ چارەسەر نەکرێت لە داهاتوودا هەڵوێستی تونتریان دەبێت. میرەوان سەرتا دڵسۆزی و هاوخەمی خۆمان بۆ خۆراگری و بەرخودانی براکوردەکانمان دەربدەبڕین لە خۆراوای کوردستان. وا دیار بێمە ئەم خاڵانە و ئەم پێشنیارانێکەوە ئێستا فەخشی دەکەین وا دیار بوولانە خۆپیشاندانەکان ئەنجام بدەین، بەڵام بەهۆی ڕێگریکردنی ئاسایش و چەند لایەنێک کەوا بڵاوان بە خۆپیشاندانەکان کرد. ئێستا وا دیار لێرە دەخوێنینەوە و سەرڕای ئەوەشکەوە چەندان کیلۆمەترمان بڕێەوە بۆ ئەوی بگەینە کەناڵەکان ڕاگەیاندن بۆ ئەوەی داواکارەکانمان بگەین بە شوێنی مەبەست. دیارە گرفتەکانی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو زیادبوون دەچن. لە ناویشاندا دانیشتوانی ناحیەی سمیلان بەداخەوە ناحیەکەمان بەدەست بەرپرسە کەمتەرخەم و بێباک لە ئاس داواکاریەکانی خەڵک دەناڵێنێت. ماوەی چەندین ساڵە کۆمەڵێک کێشە بەرەوکی ناحیەکەمانی گرتووە، هیچ هەوڵێکی جدیش نەبوو بۆ چارەسەرکردنی. بۆیە ئێمە وەکو دانیشتوانی ناحیەی سمیلان ئەمڕۆ هەڵساین بە ئەنجامدانی خۆپیشاندانێک بۆ ئەوەی لێرە داواکاریەکانمان بگەێنی لانی پەیوەندیدار کە بە چەند خاڵێک لە خوارەوە ئاماژەیان پێ دەکەین. خاڵی گرنگ کارەبایە کە داواکاری سەرەکی خۆپیشاندانەکانە ئەم بێکارەبا تاوی دانیشتوانی ناحیەکەمانی نیگەران کردووە. سەرڕای نەبوونی مۆلدی ئەهلیەکان کارەبای نیشتیمانیش لەو بڕی کەمتر لەو بڕێ کە حکومەت دیاری کردووە دەدێت بە هەوڵاتیان بۆ داواکانین کەوا گرفتی کارەبان بە چوتین کات بۆ چارەسەر بکەن. دووەم نۆژەنکردنەوەی یاریگا بۆ ماوەی 10 ساڵە دروست کراوە، بەڵام بەهۆی نۆژەنەکردنەوە و ناچار وەرزشوانان و گەنجان چەندین کیلۆمەتر دەبڕن بۆ ئەوەی دانەبڕێن لە وەرزش. سێم چاکردنی ڕێگاوبانەکانی سنتەری ناحیە و دروستکردنی باختەی ساوانی و کردنەوەی سنتەرێکی ڕۆشنبیری. لە کۆتاییدا پێویستە سەرجەم داواکاریەکانمان بە زووترین کات جێبەجێ بکرێت، ئەگەرنا خۆپیشاندانەکانمان ترتە دەکەینەوە و هەڵوێستی ترمان دەبێت. داواکاری 32 گوندی ناحیەی سمیلان